سڵاو ڕێز بۆیەوە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکار ماتوومەتەوە خزمەتان بۆ پێشکەشکردنی گەشتیە هەواڵەکانی ئەمڕۆی شەممە. سەرەتا سەردێڕێی چەند هەواڵ. گیان لە دەستانی کرێکارێک لە شاری ورمێ. سەپاندنی سزای زیندان بەسەر محەممەد ڕەسوڵپور لە شنۆ. دۆخی خراپی تەندروستی محەممەد خزر نژاد بەهۆی مانگرتن لە خواردن لە زیندانی ورمێ. دژایەتیکردنی داواکاری گشتی بۆکان لەگەڵ بێتەوە ناساندنی ئەفسانە شاهی. خۆپێشاندانی خەڵکی بەلوچ لە زاهیدان. هێرشی هێزە ئینتیزامیەکانی ڕژیم بۆ سەر دانیشتوانی ناوچەی ئۆپەرت. و بردومانی بەردەوامی لوبنان لەلایەن ئیسرائیل و کوژرانی حەسەن نەسڕوڵڵاه. درێژەی هەواڵەکان. گیان لە دەستانی کرێکارێک لە شاری ورمێ. ڕۆژی هەینی 6 ڕازبەری 1403 هەتاوی کرێکارێکی بیناسازی لە شاری ورمێ بە ناوی ئەمیر خەلیلپور لە کاتی کارکردن تووشی ڕووداو بووە گیانی لە دەستا. بە پێی زانیاریەکان کرێکارێکی بیناسازی خەڵکی گوندی سیدانی سەر بە ناوچەی سۆما و برادۆستی ورمێ بە ناوی ئەمیر خەلیلپور لە کاتی کارکردن لەسەر بینایەکی نیوەکارە لە بەرزایی بەر بۆتە خوارەوە و دەست بەجێ گیانی لە دەستاوە. سەپاندنی سزای زیندان بەسەر محەممەد ڕەسوڵپور لە شنۆ. لە ڕۆژانی ڕابردوودا دادگای ئینقلابی شنۆ سزای 2 ساڵ بەندکرانی بەسەر محەممەد ڕەسوڵپور هاوڵاتی خەڵکی ئەو شارەدا سەپاندووە. محەممەد ڕەسوڵپور ڕۆژی سێنزەی پوشپەڕ 1403 هەتاوی لەلایەن ئیدارەی اطلاعاتەوە دەست بەسەر و ڕۆژی یەکشەممە 24 هەمان مانگ بە دانانی وەسیقە لە زیندان ئازاد کرا. ناوبراو لەلایەن دادگای ئینقلابی شنۆ بە تۆمەتی هاوکاری لەگەڵ یەکێک لە حزبە نەیارەکانی ڕەژیم بە 2 ساڵ زیندانی تازیری محکوم کرا. دۆخی خراپی تەندروستی محەممەد خزر نژاد بە هۆی مانگرتن لە زیندانی ورمێ. ماوەی 14 ڕۆژە مامۆستا مەلا محەممەد خزر نژاد دژ بە سەپاندنی سزای قورسی زیندان بەسەریدا مانی لە خواردن گرتووە و ئێستا دۆخی تەندروستی ناجێگیرە. ئەو مامۆستایی نیەی خەڵکی بۆکان لە سەردەمی شۆڕشی ژینا پشتیوانی لە خۆپێشاندەران کرد و لەلایەن ناوەندە ئەمنیەتیەکانەوە چەند جار بانکێشت و دەست بەسەر کرا. ناوبراو وێڕای ڕەتکردنەوەی هەموو تۆمەتەوە پاڵنراوەکان لەلایەن دەستگای قەزای ڕەژیمەوە بە سەرجەم 45 ساڵ زیندان محکوم کراوە. دژایەتیکردنی داواکاری گشتی بۆکان لەگەڵ بێتاوان ناساندنی ئەفسانە شاهی. ئەفسانە شاهی شاخەوانی تەمەن 32 ساڵی خەڵکی بۆکان کە بە چالاکی تەبلیغی دژ بە حکوومەت تۆمەتبارکرا بوو دوای بێتاوان ناساندنی لەلایەن دادگای ئینقلابی ئەو شارە لەسەر سکاڵای داواکاری گشتی بۆ جارێکی دیکە پەروەندەکەی ڕەوانەی دادگای پێداچوونەوە کراوە. ئەفسانە شاهی ئەبێت تا ڕۆژی 11 ڕەزبەری ئەم ساڵ خۆی بە لەقەی 23 دادگای پێداچوونەوەی ورمێ بناسێنێت. ئەو چالاکە مەدەنیا ئێوارەی ڕۆژی پێنجشەممە دەی جۆزەردانی ئەم ساڵ لە هێرشی هێزەکانی ڕژیم بۆ سەر بنەماڵەکەی بە توندی تیژیەوە دەست بەسەر کرا. ناوبراو ماوەی 23 ڕۆژ لە بەندی تاکە کەسی زیندانی ورمێ بەند کرا و ڕۆژی 2 گەلاوێژی ئەم ساڵ بە دانانی وەسیقەی 600 ملیۆن تمەنی لە زیندان ئازاد کرا. ئازادی موژگان کابوسی چالاکی مەدەنی کورد لە زیندانی تۆنێکابوون. ڕۆژی چوارشەممە 4 ڕازبەری 1403 مۆژگان کابوسی توێژەر چالاکی مافی مرۆڤ و مامۆستای زمانی کوردی خەڵکی کلاردەشت لەگەڵ تەواوبوونی ماوەی بەندکرانی لە زیندانی تۆنێکابوون ئازاد کرا. ڕۆژی دووشەممە 27 سەرماوەزی 1402 مۆژگان کابوسی پاش بانکێش بۆ دادگای ئیجرای ئەحکامی کلاردەشت دەست بەسەر و ڕەوانەی زیندانی تۆنێکابوون کرا. ئەو چالاکە مەدەنیە لەلایەن لقیەکی دادگای ساری بە تۆمەتی ئیجتماع و تەبانی دژ بە ئەمنیەتی وڵات بە 39 مانگ زیندان بە تۆمەتی بێڕەزی بە ڕێبەری بە 15 مانگ و 1 ڕۆژ و بە تۆمەتی چالاکی تەبلیغی دژ بە حکوومەت بە 8 مانگ زیندان محکوم کرابوو و 39 مانگ زیندانی بۆ جێبەجێ کرا. ڕۆژی یەکشەممە 21 گەلاویژی 1403 حکومی زیندانی ئەو چالاکە مەدەنیە لە دیوانی باڵای وڵات بۆ 1 ساڵ کەم کراوە و ڕۆژی چوارشەممە 4 ڕازبەر پاش تەواوبوونی ماوەی بەندکرانی لە زیندان ئازاد کرا. خۆپێشاندانی خەڵکی بەلوچ لە زاهیدان.
شەوی هەینی 5 ڕازبەری 1403 هاوکات لەگەڵ دووهەمین ساڵ ڕۆژی کۆمەڵکوژیەکەی هەینی خوێناوی زاهیدان گەنجانی بەلوچ ڕژانە سەر شەقام و دژ بە ڕژیم دروشمیان بەرز کردەوە. بەپێی ئەو ڤیدیۆیانەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاوکراوەتەوە، خەڵکی بەلوچ با هەڵکردنی ئاگر شەقامەکانی شاری زاهیدانیان داخستووە و دروشمەکانی مەرگ بۆ خامنەیی لەعنەت لە خومەینی و قەسەم بە خوێنی یاران وەستاوین تا پایانیان بەرز کردوێتەوە. شایانی باسە کە لە ڕۆژی هەینی خوێناوی زاهیدان لە ناڕازایەتیەکانی شۆڕشی ژینا زیاتر لە 100 کەس کوژران و بریندار بوون. هێرشی هێزە ئینتیزامیەکانی ڕژیم بۆ سەر دانیشتوانی ناوچەی ئۆپەرت ڕۆژی هەینی 6 ڕازبەر هێزە ئینتیزامیەکانی مازەندەران هێرشیان کردە سەر دانیشتوانی گوندەکانی پاجی و میانا لە ناوچەی ئۆپەرت و چەند کەسیان بریندار کرد. بە پێی زانیاریەکانی دارەی سەرچاوە سروشتیەکانی مازەندەران بە بیانووی پاراستنی ژینگە بڕیاری ڕوخانی خانوو و ئاژەڵداری خەڵکی دەرکردووە و ڕۆژی ڕابردوو هێزە ئینتیزامیەکان هێرشیان کردوتە سەر خەڵکی گوندەکانی پاجی و میانا و چەند کەسیان بریندار کردووە. بە وتەی چالاکانی مەدەنی مەبەستی ڕژیم داگیرکردنی زەوی وزاری خەڵکانێکە کە بە سەدان ساڵە لەو ناوچەیە دەژین و ئەگەر دەوڵەت دەیەوێت زیان بە ژینگە نەگات ڕەوەندی سازکردنی بەند ئاوی فینسک ڕابگرێت. گیان لەدەستان و برینداربوونی 12 کرێکار لە وەرامین بەیانی ڕۆژی شەمە 7 ڕازبەر بەهۆی وەرگەڕانی سرویسی گواستنەوەی کرێکارانی کارگەیەکی سەنعەتی لە شارۆچکەی پیشوای وەرامین دوو کرێکار گیانیان لەدەستدا و 10 کرێکاری دیکەش بریندار بوون. بە پێی زانیاریەکان سرویسی گواستنەوەی کرێکارانی کارگەیەکی سەنعەتی لە نزیک گوندی قەلعە بولەندی سەر بە شارۆچکەی پێشوا بەهۆی نەبوونی ئیمەنی جادەی وەرگەڕاوە و لە ئەنجامی ڕووداوەدا دوو کرێکارگیانیان لەدەستداوە و 10 کرێکاری دیکەش بریندار و ڕەوانەی نەخۆشخانە کراون. سەپاندنی سزای زیندان و جەریمەی ماڵی بەسەر محەممەد مهدی محەممەدی بە پێی حکمی دادگای ئینقلابی ڕژیم محەممەد مهدی محەممەدی زیندانی سیاسی خەڵکی تاران بە 6 ساڵ زیندان و جەریمەی ماڵی محکوم کراوە. محەممەد مهدی محەممەدی لەلایەن دەستگای قەزای کۆماری ئیسلامیەوە بە تۆمەتی چالاکی تەبلیغی دژبان نیزام لە تۆڕە کۆمەڵایەتیەکان و دروستکردنی تەقەمەنی بە مەبەستی بەشداری لە ناڕەزایەتیەکان بە 6 ساڵ زیندان و 250 میلیۆن تمەن جەریمەی ماڵی محکوم کراوە. ناوبراو ڕۆژی 24 خەرمانان 1402 دەست بەسەر و بۆ بەندی 209 ئەمنیەتی زیندانی ئێڤین گوازرایەوە. بێبەشکردنی بەندکراوێک لە پەیوەندی لەگەڵ بنەماڵەکەی لە زیندانی ئێڤین. مەریەم سادات یەحیەوی بەندکراوی سیاسی ڕاگیراو لە بەندیخانەی ئێڤین ماوەی 52 ڕۆژە لە پەیوەندی تەلەفۆنی لەگەڵ بنەماڵەکەی بێبەش کراوە. مەریەم سادات یەحیەوی لەم دوایانەدا بە بیانۆی بڵاوکردنی نامەیەک بۆ پشتیوانی لە پەخشان عەزیزی ماوەی بەندکرانی درێژ کرایەوە و لە مافی پەیوەندی تەلەفۆنی و چاوپێکەوتن لەگەڵ بنەماڵەکەی بێبەش کرا. ئەو بەندکراوە سیاسیە هاوکات لەگەڵ دەرکردنی سزای ئیعدام بۆ پەخشان عەزیزی هاوڕێ لەگەڵ نەرگز محەممەدی و چەند ژنی دیکە لە ناوەندی زیندان مانیان گرت و دژ بە ڕژیم دروشمیان بەرز کردبووە. بردومانی بەردەوامی لوبنان لەلایەن ئیسرائیل و کوژرانی حەسەن نەسڕوڵڵاه ڕۆژی هەینی 6 ڕازبەر 1403 هەتاوی ئەرتەشی ئیسرائیل دووجار ناوچەکانی زاحیەی بەیروت و بەعلبەکی بە چڕەی بردومان کرد. ڕۆژی ڕابردوو فڕۆکەکانی ئیسرائیل بە بۆمبی سەنگەرشکێن کۆبوونەوەی فەرماندەکانی حیزبوڵڵایان لە ناوچەی زاحیەی بەیروت کردە ئامانج و بەهۆیەوە 14 کەس کوژران و زیاتر لە 80 کەس بریندار بوون. پاشەوەی کە سەرچاوەکانی هەواڵ باسییان لە کوژرانی حەسەن نەسڕوڵڵاه دەکرد، بەڵام میدیاکانی کۆماری ئیسلامی مردنی سەرۆکی حیزبوڵڵایان ڕەت دەکردەوە و تەنیا باسییان لە کوژرانی سەردارێکی سپای پاسداران دەکرد. سەرنجام چەند ساعتێک پێش ئێستا حیزبوڵڵای لوبنان لە بەیاننامەیەکدا بە فەرمی هەواڵی کوژرانی حەسەن نەسڕوڵڵاهی پشتڕاست کردەوە. بە وتەی چالاکانی سیاسی ناوچەکە ڕوو بە شەڕێکی ناوچەی گەورە دەچێت و ئەگەر ڕێگری لێ نەکرێت کارەساتی لێکەوێتەوە. و دوایین هەواڵمان سەبارەتە بە کوژرانی دەیان کەس بەهۆی هاتنی گەردەلوول لە ئەمریکا. بەهۆی هاتنی گەردەلوولی هلێن لە ئەمریکا تا ئێستا 43 کەس گیانیان لەدەستاوە و هەزاران کەس ئاوارە بوون.
بە پێی زانیاریەکان لە ڕۆژی پەنجشەمەوە گەردەلوولێکی بەهێز و مەترسیدار خۆی کێشاوە بە باشووری ڕۆژهەڵاتی ئەمریکا و چەند ئیالەت دەرگیری ئەو ڕووداوە سروشتیە بوون. بە پێی دوای نامار 43 کەس تا بە ئەمڕۆ گیانیان لەدەستاوە و هەزاران کەس ئاوەرەی ناوچەکانی دیکە بوون. بەڵە بینەرانی خۆشەویست گەشتی هەواڵەکانی ئەمڕۆتان پێشکەش کرا. کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەک.